يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. گەنجان فریای خۆتان کەون. هەر کەس توانای هەیە باژن بێنێت. باوەڕتان هەبێت جەنەت الدنیا ئەو بەهەشتەی هەبێ خۆشیەک هەبێ لەسەر ئەم زەویە ئەوەیە تۆ بتوانی هاوڕێیەکت هەبێ ناوی هاوسەر بێ خێزانێکی باش و چاک و جوان. فإنه أغض للبصر. ئەگەر ژنە هەبێ سەیری ژنی خەڵک ناکەیت، خوا ئەتپارێزێت. وأحسن للفرج. و داوێنیشت پاکە بێ تووشی هیچ بەدکاری و فاحیشە و کارێکی بەدەخلاقی نابیت. ابن مسعود بەڕەحمەت بێی فەرموو سوێن بەخوا ئەگەر 10 ڕۆژم مابێ لە تەمەنا 10 ڕۆژ دوای 10 ڕۆژەکە بڵێن ئەمریت لە تەزەوەجت و لە ماوەی ئەو 10 ڕۆژەیە ژنە هێنم چونکە حەز ناکەم کاتێ بگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار بڵێن ئەمە کوڕە حەزەکەم بە پیاوی بگەڕێمەوە. اینجا پیاو بمرێ بە پیاوەتی بمرێت، بە پیاوانە بمرێت. اینجا پێویست ناکات بیری لێ بکەیتەوە ئیشم دەست ناکەوێت بەخوا مەسرەف گرانە هێشتا کاتم ماوە بوویتەتە 30 ساڵ 35 ساڵ تۆ 30 ساڵە بەس ئەڵێی کاتم ماوە. بۆیە ئەگەر 10 ڕۆژت مابوو لە تەمەنا ژن بێنەوەکو عەبدوڵای کوڕی مەسعودە فەرمێ ڕەزای ڕەحمەتی خوای لێ بێت. اینجا ئەمە وەکو لە تائیفێک شێخ عوثەمین بەڕەحمەت بێ ئەخوا دەرسی شەرحە کرد لە بابی نیکاحە. یەکێک لەو ئامادەبوانی وەکو بەڕێستان دانیشتو بۆ پرسیاری کردوتی یا شەیخ باشە ئەگەر من ژنێکم مارە کرد دوایی بۆم دەرکەوت ئەم ژنە دەمودانی نییە، ئایا ئەتوانم تەلاقی بەم؟ فەرمی بۆ تەلاقی دەیەوە باشترین ژنە کە شەڕکەنی تر قەپل لێ ناگری و گازل لێ ناگرێت. کەواتە کوردی خۆمان دەڵێ هەر قژی پێوە بێت مولائیم بێ لەگەڵ تا گونجاو بن بە یەکەوە خانەوادەیەکی محتەرەمیان هەبێت یەک و دووی لێ مەکە.